هێزەکانی پێشمەرگە و ئاسایش کێوماڵێکی ورد و فراوانی سنووری ناوچەی حەمرینیان ئەنجامدا. هەموو گوند و ناوچەکانی دەشتی حەمرین و تبجی گرتەوە. پێشمەرگە دەڵێت لە ڕێگای ئەم ئۆپراسیۆنانەوە مەرام و جموجۆڵەکانی تێرۆر پەک دەخەن. سەمەسەوە هەوڵاتانێکی خودگوێ لێ بوومە تەبلیغمان کردن ئەگەر ئێوەتانێ بژێن وەکو هەوڵاتێکی ئاسایی بژێن ئەبی هاوکاری ئەو تیرستان نەکەن ئەگەر ئەمانە هەموو بێتە بارگرانی بۆ ئەوان ئەمانە هەموو بێتە ڕێگرتن بۆوان ئەم پرۆسانێک ئێمە ئەنجام دەین. خۆ ڕەنگە تۆی سەدا عشێ نەبینی تەقی لێ بکەی بەڵام تۆ لەم کاتە ناوەختا و بە 300 مەتر لە دەریاچەی حەمرین نزیک بێتەوە کە بۆ ئەوان ناوچەیەکی قوڵایە و مەترسیی گەورەی بەسەر ئەوان یعنی ئەوان ناتوان خۆیان ڕێکخەنەوە. نزیکی نیوەی شەوە هێزەکانی پێشمەرگە بەردەوامن لە کێوماڵەکانیان لە سنووری دەریاچەی حەمریندا. ئەمان دێ بە دێ و ماڵ بە ماڵەگەڕێن بۆ ئەوەی هیچ بوارێک بۆ دزەکردنی داعش و جموجۆڵی تیرۆریستی لەم سنوورەدا نەهێڵنەوە. جارێتر هێزی پێشمەرگە ڕێگە نادەین ئەم ناوچانە کە بە تایبەتی تەپە و عیونوانە جارێتر داعش و تیرۆرستان و قائیدە و ئەمانە تایە بێ شەو و ڕۆژ ئێمە لە ئەرک و واجبی خۆمانە. بەپێی هەندێک زانیاری هەواڵگری پێشمەرگە چەند چەکدارێکی پەرتەوازەی تێرۆریستانی داعش ماوەیەکەم مەرامی دزەکردنیان هەیە بۆ ناوچەکە بە تایبەت پاش ئەو گوشارەی لە مووسڵ خراوەتە سەریان. بەڵام پێشمەرگە هەموو دەرگاکانی دزەکردنی لێگرتوون. کاتێک لەگەڵ هاوڵاتی گوندە عەرەب نشینەکانیش کۆبنەوە بەردەوام هۆشداری ئەوەیان پێدەن کە نەبنەوە داڵدەدەری تێرۆر. ئەوانیش پشتیوانی خۆیان بۆ پێشمەرگە دەرئەبڕن. احنا اللي تأذنا وشوف هاي البيوت اللي فلشها داعش زیانی پێگەیاندوین و ماڵی ڕوخاندوین. خۆ ناکرێت خۆمان بچین جارێکی تر دەستیان بگرین و بیان هێنینەوە. نەخێر هەموو پشتیوانێکی پێشمەرگەکەین دژی تیرۆر. لەخوا بەزیاد بێت پێشمەرگەش ئارامی ناوچەکەی بەباشی پاراستووە. وەک چۆن دانیشتوانی ئاوایەکان ئەم کێوماڵانە بە دڵنیاکەرەوەی پارێزراویان ئەزانن. پێشمەرگەش نایەوێت هەڕەشەی تیرۆر سەر هەڵبداتەوە و ئەو ئارامیەی ناوچەکە بشێوێت. 2 ساڵ لەمەوبەر ئێرە شوێنێک بوو بۆ پەناگەدانی داعش. بەڵام ئێستا تەواوی ناوچەکە پێشمەرگە ئەیپارێزێت. هەروەها ڕێگە نادرێت بەوەی جارێکی تر تێرۆر هەڕەشە لەسەر ناوچەکە و سنوورەکە دروست بکاتەوە. سامانکەریم کورد سات نیوز حەمرین.